وەرزی زستان ئەم ساڵ درێژەی کێشاوە بەڵام بەهۆی نەبوونی سوتەمەنی پێویست لە بەردەست هاوڵاتیان ناچارن ڕوو بکەنەوە دارستانەکان مەبڕینی دارەکان. ئێستا کە لە ناوچەی باڕەکایەتی دەژین دەبینین مەسەلەن نەبوونی بڕی پێویستی سوتەمەنی ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە مەسەلەن بۆ نەو ناوچانەکە بەراورد بە هەموو شارەکانی دیکە دەکرێت. ئەنێ ئێستا لە زۆربەی شارەکان ڕەنگە سۆبە هەڵیان گرت بێتەوە ئەنێ ئێستا بەکاری نێنن بەڵام لە ناوچەیە تازە درێژە دەچێشیت ئەنێ بۆش پێویستە سوتەمەنی زیاتر لە ناوچانە دابین بکرێت ئەنێ ئەوش بۆی کە هاوڵاتیان زیاتر ڕوونەکەنە ناوچە کوێستانیەکان و ژینگەی ئەو ناوچەیە زیاتر تێک بدەن. لەوانەیە ڕەنگە لێرانە ساڵانە پێویستیمان بە 8 بەرمیل سوتەمەنی زیاتر بێت کەمتر نییە بەڵام لێرانە تەنیا حکوومەت 1 بەرمیل دابەش دەکات ئەویشیان بە پڕی نییە ئەویش بەنیوە چرت پێ دەدەن. جا هیوادارین لە داهاتوودا بەراورد بە شارەکانی تر ئەو ناوچانەی کە کوێستانین ئاڵوگۆڕیان پێ بکرێتن سوتەمەنی زیاتری پێ بدرێت بۆی کە هاوڵاتیان ئاسوودەتر و خۆشگوزەرانتر ئەو زستانەکەی بەڕێ بکەن. بەجیاواز لەگەڵ هەموو ساڵێک دەبینن کە لەم ساڵدا زستان درێژی کێشاوە و بەپێی ئەو کەشواوایی کە ئێستا ئێمە ئەیبینین لە باڵەکایەتی بەفرە بارێت بەو پێی کە بەهار لە کۆتایی مانجی نیسان لەم سنوورەدا دەست پێەکە لێرە ساڵانە تەنها 1 بەرمیل نەوت دابەشەکرێ لە کاتێکدا هەر خێزانێک پێویستی بە 8 بەرمیل نەوت هەیە لە باڵەکایەتی بۆیە بەناچاری خەڵک ڕوو لە داربڕینەکە کە ڕووچی لە داربڕین کردەوە زۆرترین زیان بەو دارستانە خۆڕستکانەکە کە باڵەکایەتی پێی بەناوبانگە باڵەکایەتی پێی دەوڵەمەندە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنێ پەیوەندیدارەکان بە زووترین کات بیر لەو دۆخە بکەنەوە کە چیتر زیان بە دارستانە خۆڕستکەکان نەگەینی چونکە ئەم دارستانە خۆڕستکانە بۆ نمونە 1 داری بەڕوو دەتوانێت ئۆکسسیجین بۆ 50 کەس لە سەرگۆی زەوی دابین بکات بەڵام بە بڕینەوەی تەناتوانێت خێزانێک بۆ ماوەی چەند ڕۆژێک گەرم بکاتەوە ئەمە غەدرێکی یەکجار زۆر گەورەیە بەرامبەر بە سروش دەکرێت پێویستە هەم هاوڵاتیان هەست بە ڕۆحیەتی بەرپرسیارەتی مامەڵە لەگەڵ سروش بکەن هەمیش حکوومەتی هەرێمی کوردستان بە زوویی بیر لەو دۆخە بکاتەوە.